تەوەری یەکەمی بەنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی نەخۆشی و گرفتەکانی دەرونی منداڵ بزانین دەرونی منداڵیش هاوشێوی گەورەکان تووشی نەخۆشی دەبێت و ئەو نەخۆشیانە چین کە تووشی دەرونی منداڵ دەبێت و ڕێگە چارەکان چین گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ماکوان محەممەد پزیشکی پسپۆڕی نەخۆشی دەرونیەکان کە دکتۆریان بەخێر بێت. زۆر سپاس کەناڵەکەتانەکەم. کاک دکتۆر ئەگەر سەرەتا بیناسێنین دەرونی منداڵ کامەیە جیاوازی هەیە لەگەڵ دەرونی گەورەکاندا؟ دەرونی منداڵە بەگشتە توان بڵێم وەکو گەورەکانە وایە جیاوازێکی وانە، بەڵام بەگشتی مناڵ هەستیارترە بە چاوی گەوراندا. ئەم کێشەکە لە چیە؟ مناڵ ناتوانێت دەری ببڕێ، ئەمسە ناتوان لە شتە ناڕەحەتمی کرد یا خود دڵمی تەنگ کرد، بەڵام بە شێوازێکتر دەریە بڕێت. بەڵام بەگشتی ئەو کاریگەرانی یاخت ئەو فشار دەروناوی کە لە منداڵە ڕوەدا کاریگەری زۆر زیاتر بە چاو کەسانی گەورەیە. دکتۆر لە گەورەیە ئەکرێ کەسێک بە ڕووداوێک تووشی گرفتێک بێت دوایی کاریگەری لەسەر دەرونی هەبێت یا خۆت خەمێک خەفەتێک بەرحاڵ هەمانە حاڵەتی دەرونی هەبێ بۆ ماوەی بێ یا خۆت چۆن زگماکی کە لە دایگە بێ مناڵەکە دەرونی ناتەواو بێ وەخۆ مناڵیش ئێمە نازانین کە ناتەواوە، چۆن هەستی پێ بکەین کە شتێکی وایە؟ بڵێ ڕاستە تێک کێشە دەرونەکان لە مناڵە ژمارەی زۆر توانم سەر و هەفتا نەخۆشیە. ئەنجا زۆربەی ئەو نەخۆشە دەرونای لە مناڵە توان بڵێم هۆکارە سەرەکەی ئەگەڕێتەوە بۆ فاکتەری وەکەوی بەڕێز باس کردەوە، فاکتەری بۆ ماوەی واتە لە باوکوداکە یاخود ئەو کاتی لە سکیدایکە بۆ بووی ماوەتەوە. ئەمە تاوان ناتوان باسی هەر هەموو نەخۆشی دەرونەکان بکەین لە مناڵە، بەڵام بەگشتی 5 نەخۆشی هەیە زۆر باون لە مناڵە لە ئێستادا. ئەوانی کە جوڵایان زۆرە تەرکیزیان کەمە، ئەوانی کە شت فێر نابێتە ئاسی زیرەکی کەمە، ئەوانی کە پیتەکان فێر نابێ، ژمارەکان فێر نابێ و تێکچوونی ڕەفتاریشمان هەیە لە مناڵە و لەگەر نەخۆشی ئۆتیزمە بەگشت ئەمانە زۆر باون لە مناڵە و هۆکارێکی سەرەکی نازانرێت چێ، بەڵام زیاتر هۆکاری بۆ مایە و ویراسیە بانەگەڕێتەوە. ڕۆڵی خێزان ڕۆڵی دەبێت لەوەی کە منداڵ تووشی نەخۆشی دەرونی ببێت یان تووشی نەخۆشی نەبێت پێچەوانەوە؟ بەگشتی کید ڕۆڵی خێزان و شێوازی مامەڵەکردن و پەروەردەکردنی مناڵە هۆکارێکە، بەڵام ناتوان بڵێم هۆکارێکی سەرەکیە. زۆربەی هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ فاکتەری تام ویراسی، بەڵام لەم کاتێ شێوازی مامەڵەکردن توان بڵێم هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە ئەم مناڵە باش نەبێ یاخود بەرەو خراپبوونا بڕوات. هیچ نیشانەیەکمانەیە دکتۆر بۆ نمونە مناڵێک ئیتر لە کێیەوە تۆ ئەکرێ هەم پزیشکەکانی بواری دەرونی پسپۆڕەکانی و بوارە تەشخیسیەکەن یاخود گومان لەو کەیسەکەن کە هەبێ یان ماڵەوە بێ کێی هەست بەوە بکە کە حاڵەتێکی لەو شێوەیە لە کێیەوە نیشانەکان دەرەکەوە؟ خۆی نیشانەکانی بەگشتی ئەگۆڕێ لە مناڵێک و بۆ مناڵێ، بەڵام ئەتوانم بڵێم زۆرێکە لەم نەخۆشان تەمەنی 3 بۆ 4 ساڵە نیشانەکانی دەرەکەوێ. بەمەرجێ ئەگەر نیشانەکانی زۆر بێتە دەرکەوێت لە دوورەوە و باوکودای کەشت چۆن لێ ئەزمونێکی یاخود شارەزایەکی باشیان هەبێ، بەڵام بەداخۆ زۆربەی مناڵان کە کێشەی دەرونیان هەیە زیاتر کاتێک ئەڕۆنە خوێندنەوە ئەڕۆن بۆ قوتابخانەوەتە لە تەمەنی 6 ساڵی و زیاتر دەرەکەوێت، ئەوش بابرین بە ئازایەتی مامۆستاکانە زیاتر دەرەکەوێت. جا زۆربەی نیشانەکان لە تەمەنی 4-5 ساڵە دەرەکەون. زۆر باشە. ئەو زۆر جا مناڵە بینین هەندێک جوڵەی ینی جیاوازی هەیە، بۆ نمونە ئەگەر تووڕە بێت ئەکێشە بەخۆیە شتەشکێنێ، ئەنی کۆمەڵێشت ئەکرێ بڵین ئەمەش هەر بەشێکە لە نەخۆشیێکی دەرونی؟ خۆی ڕاستەی تێکچوونی دەرونی لە مناڵەکە ناتوان دەری بڕێت. چۆن دەربڕینەکەی چۆنە بێ کۆی بەڕێزت باس کرد، مثلا ئەقیژێنێ، دەستەوە شوێنە شت تێگرێ، شتەشکێنێ، گاز لە خۆی گاز لە بەرامبەرە ئەگرێ سەری لە دیوار داواتە بەو شێوازە دەری یاخود هاوارەکە بەم شێوازە دەری ئەبڕێت. و لەگەر ئەم نەخۆشیانش چ بڵێن تاکو دیاری بکرێت پێویستە، ینی بزانانی ئەم نیشانە تەنها لە ماڵە ڕوئەدا یاخود لە شوێنەکانی ترا ڕوئەدا. چەند زۆر باوکو دایکەیە دێن بۆ لامان ئەلێن لە ماڵەوە زۆر کێشە دروست دەکات، بەڵام لە دەروی ماڵەوە کێشە نییە، ئەوە ناڕاتە ناوی پابلی ناوی لایانی نەخۆشە دەرونەکان. پێویستە لە دووسێ شوێن ڕوو بدات، پێویستە کاریگەری خراپی بە لەسەر ژیانی ئەو مناڵێ، مەسەن چۆن وای لێ بکە مناڵەکان تر خۆیان بە دوور بگرن لێی، وای لێ بێ شت فێر نەبێ لە قوتابخانەیە.
ئەو کاتە پێوترێ نەخۆشی دەرونی. کاک زۆر چ ئاساوارێکی خراپی دەبێت کە بەردەوام بێت ئەم نەخۆشی دەرونێکە لە نێو منداڵە بوونی هەبێت. توان بڵێم دەرەنجامەکانی زۆر خراپترە بە چاو گەورەیە بۆچی لەبەرەوەی مناڵ تەمەنێت ئێمە چەند ساڵێکمانێ پێم پێوترێت تەمەنی یاخود کاتی زێرنەوە لە عەسر الذهبی پێوترا وەختە ذهبی ئەو کاتیە مناڵ شت فێرە بێت یعنی مناڵ لە تەمەنی 5-6 ساڵێتی پیتەکان فێرە بێت شت فێرە بێ لە ژیانە وشەکان فێرە بێ لەبەر ئەواگە ئەو کاتە تێپەڕ بوو مناڵ ئەوانە فێر نەبوو هەر زۆر قورسە دوای 20 یاخود ببوورە دوای 10 ساڵ دوای 2 ساڵ شتەکان فێر بێ لەبەرەوە بێ پێویستە بە زووترین کات شتەکان فێر بێ پێشەوەی ئەم کاتە تێپەڕ بێت. دکتۆر ماکوانە بینین لە گەورانە گەورەیەک تووشی ڕووداوی هاتوشەوە بێ یاخود لە حاڵەتێک شتێک بەرەبێتەوە بەرسەر یەکەوێ زەربەیەکی لێکەوێ دوایی کەسەکە تووشی حاڵەتێکی ناجێگیری دەرونیە بێ لە مناڵە لە تەمەنی دەمانگیەوە کەیتر بەرەبەرە مناڵ ئەکەوێتە سەر پێیەکانی خۆی تاوەکو 1 ساڵ و 2 مانگ ئاوا لە ئەگەری کەوتنیە زۆر جارە بیستینیان بینیمانە مناڵەکەوێت بە پشتاکەوێت سەری ڕەنگە زیانی بەربکەوێت ئەکرێ یەکێک بێ لە هۆکاران یا خۆت توش بکەی سیوا هەیە مناڵێک تووشی حاڵەتی دەرونی بوو بێ لەبەرەوەی سەری زەختی بەرکەوتووە بەڵام دەرەنجامەکانی نەتیجەکەی بوون لە 5 ساڵی 6 ساڵی دەرکەوێت. لە ڕاستیە هەر بەرکەوتنێکی سەر هەبێ پێویستە نیشانەکان یەکسەر دەرکەوێ واتە ئەگەر دوای 4-5 ساڵێک دەرکەوی نیشانەکە ناتوانین بڵێن ئایا هۆکاری ئەم نیشانانە کە ئەو بەرکەوتنەوە بوویانە لەبەرەوە زۆر زەحمەتە بزانین چونکە هیچ پشکنینێکمان نییە بەڵام بەڵێ ئەکرێ بەڵام ئەکرێ واتە ئەگەر مناڵێک کەوت سەری ئازاری پێگەیشت بێت ڕاستەوخۆ دوای چەند با بڵێن کاتێک ئەپرێ نیشانەکانی دەرکەون خۆی مەفروزە لە ماوەی چەند مانگێکە خۆ چەند ڕۆژێکە نیشانەکانی دەرکەوێت بەڵام چەندی نەخۆشیمانی دوای چەند ساڵ دەرەکەوێت بەڵام زۆر زەحمەتە بزان ئایا هۆکارەکەی ئەم نیشانان ئەو لایەنی زانستیەوە زۆر قورسە بۆ لامان چونکە پشکنینێکی تایبەتمان نییە. کاک دکتۆر هەندێک منداڵ هەیە گۆشەگیرە ینی هیچ قسە ناکە ینی تێکەڵ نابێت تەنان لەگەڵ دایک و باوکیشیان قسە ناکات ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمە ژەچێتە قاڵبی نەخۆشی دەرونیەوە؟ ڕاستێکی نیشانەکان نەخۆشی دەرونی هەر لە مناڵ و گەورەشتا زۆر ئاڵۆزن پێویستە ئێمە زۆر بەوردی دانشین لەگەری هەڵسەنگانێکی تەواوی بۆ بکەین زانیاری لێ وەرگرن لە خۆیە و لە باوک و دایک لە مامۆستاکانە بەڵامی بەڕێز باس کرێت کە مناڵانی کە گۆشەگیرن بەڵێ بە دڵنیای ئەوە نیشانێکی نەخۆشی دەرونەوەتە و گۆشەگیرە وای لێکات مناڵتر تێکەڵاوی نەبێ وای لەکە شت فێر نەبێت واتە ئەمە هۆکارێکە بۆەوەی کە دواکەوێت بەڵام ناتوانین نازانین ئەمە چ هۆکارێک لا بێ چ جۆرێکی نەخۆشی لا بێ بە وردی هەڵسەنگاندنی بۆ بکەین چونکە زۆربەی نیشانەکان خۆش دەرونی زۆر نزیکن لێکترێت تەنها بە وردەکاری ئەتوانین جاکەینەوە. دکتۆر تەبیعەت مناڵێک ڕەنگە گۆشەگیر بێت تەبیعی وابێ هەش بێ ڕەنگە زۆر عەجوول بێ هاروهاج بێ ئەمانە بەشێکن لە جیناتی ئەو مناڵەیان ئەکرێ سەبەبێک بن بۆی ئاراستەی ژیانی مناڵەکە بگۆڕن. بەڵێ وەستکەوەی بەڕێزت پاست کرد ئەوەی بەتایبەتی ئەمانی کە جوولەیان زۆرە بەڵێ خۆی هەموو مناڵێ جوولەی زۆرە بەتایبەتی کوڕانە بەڵام ئەگەر ئەم جوولەیە وای لێکرد بێتە هۆی کە ئەم مناڵە دواکەوێت ئەم جوولێ وای لێکرد لە قوتابخانەشت فێر نەبێ مامۆستاکە لێ ئەم قوتابیە وانەکەم تێکەدا ناتوانم هیچ بۆ تەلبەکان ترا فێرکەم واتە ئەمە ئەبێتە هۆکارێک کە ئەم مناڵ هیچ فێر نەبێ کاتێک کە مناڵ هیچ فێنە و کاتە ئەڕواتە ناو بابلین لایانی نەخۆشی و دەرەچێت لە بابلین ئەو کەسە تەبیعەتی و کاتە بێت ئەبێ بە نەخۆشی واتە بێ کاریگەرێکی هەبێ لە سەر ژیانی ئەو مناڵەدا یانەوەی کە کەستر تێکەڵاوی نەبنە هاوتەمەنەکانی تێکەڵاوی نابن یان هیچ فێر نابێت لە قوتابخانەوە ئەم کەسە دواکەوێ بە چاو هاوتەمەنەکانیە هەر کەسێکش دواکەوت ئەو کاتە پێوترێ نەخۆشی دەرونی بەڵام ئەگەر دوا نەکەوت کاتە نەخۆشی دەرونی پێ ناوترێ. کاک دکتۆر بۆ بەدەستهێنانی ئارامی دەرونی منداڵ هەر لە بیدایەتەوە گومانی تێدانیە لەوانەیە بەگەر وەکو ئاماژت پێکە گوراسی بێ زۆرجار منداڵ تووشی ئەوە بێت کە دەرونی ینی نەخۆشیێکی دەرونیە بەڵام لە بیدایەتەوە دەکرێت وا بکرێت کە دەرونێکی ئارامی هەبێت و تووشی نەخۆشی دەرونی نەبێت. لە ڕاستیدان زۆربەی نەخۆشیە دەرونیەکان لە مناڵدا توان بڵێم هۆکارەکەی زیاتر بۆ ماوەیە ناتوان بڵێن چ فاکتەرێک بەڵام ئەو کاتە ئێمە توانین باوک و دایک فێر بکەین کە چۆن مامەڵە بکەن چۆن مناڵەکە پەروەردە بکەن تاکو نەبنە هۆکارێک بۆی ئەم مناڵە گرفتەکانی زیاکە مازانی هەموو باوک و دایکە حەزەکەن مناڵەکانی لە خۆیان باشتر بن بەڵام شێوازی مامەڵەکردنیان ڕەنگە نەزانن
وایان لێکات ئەو مناڵ بەرەو خراپبوون نابڕام مەسەن بۆ نمونە ئەگەر کاتێک مناڵ شتێکی خراپی کرد پێویست ناکە مەسەن لێی تووڕە بی یاخود بیشکێنی یاخود لی دەی چێکینە پێوترێ سزا و پاداشتمانێت کە شتێکی خراپی کرد ئەو کاتە سزارێت سزاکە چۆنە بەلێدان و قسەی ناخۆش نییە مەسەن بۆ نمونە پارێکی هەیە یاخود پاسکلێک یاخود یاریەکێ بۆ ماوەیەک لێی دوور ئەەکەی لێ وەرەگرین بێ ئەوە هیچ قسێکی ناخۆشی لێ بکەین و ئێمە پێویستە لەگە مناڵش بە ڕەفتار ینی باوکودایک فێرکەین کە بە مناڵ سەری ڕەفتار تەکا سەری قسەکردن ناکە واتە ئێمە بێ لەگەر باوکودایکە زیاتر ئیشکەین چۆنەوەی مامەڵە بکەن لەگە مناڵە تاکو ئەم حاڵتانە زیاتر خراپتر نەبێ لە ئایندەیە واتە پەروەردەیەکی توندی باوک یاخود دایک واکە دەروونێکی تند لە مناڵەکە یا بچێنین کێشەشی نییە بەس خۆمان بەدەستی خۆمان تێکی بەڵێ بەگشتی ئەگەر باوک و دایک تەمە کاتێک ئەمەلین توندیان چین بەستمان قسەی ناخۆش دەسوەشان لێدان ئەمە وای لێکە ئەم مناڵیان وای لێدە لە ئایندەیە خۆشی وا دەرەچێ یان ڕێگە پێچوانە وای ئەوەنە قەلەقە بێ ئەوەنە دڵتەنگی ئەوەنە لاوازە بنەتوانێت داوای مافی خۆشی بکات دائما قەلەقدایمە لە بەرامبەر ئاترسێت بەڵام کاک دکتۆر هەندێک مناڵ هەن کە زۆر عجوولن ینی دایک و باوک لە ڕویان ناوی بنە میوانی لە شوێنان یعنی لە ماڵەوە ئەکرێ مەشە بە نەرمی مامەڵی لەگەڵا بکرێت یان چی بکرێت بۆی کە بۆ شازە لی تێکەوێ ئەم نیشانی کە بەڕێز باسکەن پێوترێ نەخۆشی کەمی سەرنج و فرەجوڵەی کاتوان بڵێم لە 105 مناڵە ڕوو ئەدا بە تایبەتی لەو کەس لەو کوڕانەی کە تەمەنیان 6 بۆ 7 ساڵ ئەمانە پێویستە دەستنیشان بکرد لای پزیشک پسپۆی دەرونی و پێویستە چارەسەری فەرمی وەرگرن زۆربەی کاتە پێویستیان بە دەرمانە بێت لەگەر دەلماشە چارەسازی دەرونی خۆی کاک دکتۆر زۆرجار گرفتەکە ئەوەیە کە ئەم لەم جۆرە حاڵەتانە مندان نابرێتە لای پزیشکی پسپۆر ینی وازانێت تەبیعیە کە بەو هەموو عجوولی بەو هەموو ئەوەی کە دایک و باوکی بەڕادێکی زۆر بێزار کردووە ینی پێی تەبیعیە ینی وازانێت کێشەیەگە بێگەر بچێتە لای پزیشکی پسپۆر ڕاستەکە زۆربیان نایەن ئێمە کەمینیان ئەو کەمینانش چێنەوانی کە نیشانەکانیان زۆرە نیشانەکەی ئەوەنە زۆرە وای لاتوانی پێویستە بە چەند دەرمانی یاخود بە چەند پسپۆرێک ئەنجا چارەسەر بکرێ و شتێکی ناخۆشیە ڕاستەکەی بینیم زۆربیان دوای تەمەنی 12 ساڵی هێنن کەوالەتە ینی مناڵەکەی تێپەڕ بوو ئەو کاتە هیچ فێر نابێت لە کاتێکا بۆ هێناوە ڕاستە چارەسەر دەکرێ بەڵام هیچ تر نابێت زۆر باشە کاک دکتۆر کللتورێک هەیە لە کۆمەڵگای کوردی بەڕێز دۆک و پسپۆرێک ئەوە هیچ لە گەورانیش ئێمە پێمان ناخۆشە بچینە لای پزیشکی دەرونی چ جاوەی مناڵەکەمان بەدەستی خۆمان بەرین پێم وایە ئێستش پێمان وایە بەس ئەوە گەورەیە تووشی نەخۆشی دەرونیە بێ پێمان وایە مناڵ توش نابێ ئەمە تا چەندێکم خوێندنەوەمان واقعیانە یاخود زۆر هەڵەیە ڕاستکە مەشتە کەلتوریەکەمە کاتە لەگەل لایانی زانستیەوە لێکی دێنەوە زۆرێکیان هەڵەن بەڵام پێچوانە زۆربەی نەخۆشە دەرونەکان نەخۆش دەرون لە مناڵە زۆر زیاترە بە چاو گەورەکانە و زۆر بە ئاسایی تووشە بن بەڵام چاو کاتەوە کارەکەی زیاتر ئەگەرێتەوە بۆ ویراسە لەبەرەوە ئەو بیرکردنەوەمان یاخود کەلتورە هەڵەیە ڕاست نییە ئەگەر ویراسیش بێ دەکرێت چارەسەر بکرێت لە منداڵیەوە بەڵێ زۆربەی نەخۆشە دەرونیەکان لە مناڵەوە چارەسەر ئەکرێت بەڵام ئەوە ئێمە کە گرینگە ئەمە پێشەوەی باورین تەرکیزکەنە سەر مناڵەکە ئەبێ باوکو دایک ئامادە بن چونکە ئێمە گەر لە ڕۆژێکە سەعاتە 2 سەعات خەریکی مناڵەکە بین چەندێکەمێنێتەوە 23 ساعت ئەمێنێتەوە لەگە باوکو دایکیەوە تا ئێمە بە 2 ساعت باشکە باوکو دایک کاکە زۆربەی کاتەکە خراپترێکە لەبەرەوە ئێمە زیاتر لەگەر ئیش لەگەر باوکو دایک بکەن بەڵام بەداخۆ زۆر باوکو دایکە مەسەلە لێ کاتم نیە یاخود مەسەن باوەڕی پێی نیە یاخود ئەلێ بێ بڕۆم ئیشکەم بۆ ئێمە باشێکین بەڵام ئەوان لە ماڵەوە نازان چۆن مامەڵەکەن خراپترە بێ لەبەرەوە پێویستە پێش ئەوەی چارەسەری مناڵەکە بکەین بێ لەگەر باوکو دایک چارەسەری باوکو دایکەکە بکەین بەکارهێنانی زۆری موبایل و ئایپاد و ئەوانە کاریگەری دەبێت لەسەر دەرونی منداڵ خۆ ئێستا تەکنەلۆژیا لەم سەردەمای لە تۆ بەشێکە لە ژیان مەسە ژیانمان بێ موبایل و ئایپادەوە ناڕوات کیت لایانی باشە و لایانی خراپی هەیە بەڵام ناتوانم بە هیچ شێوازە بڵێم هیچ سەرچاوێک نەیوتووە کە ئایپادە بێتە هۆکارێک بە ئەوی ئەو مناڵە تووشی نەخۆشی دەرونی بێت بەڵام نابێتە گۆشەگیری مەسەن حەز بە تێکەڵاتی نەکات و مناڵە بەڵێ ئەیکات بەڵام ئەگەر لە ڕۆژێکە نیو ساعتی خەریبی کێشەی نییە بڵێمە زۆربەی مناڵەکانی لە بەیانەوە تاکوشە و خەریکێتی ئەمش بەمەسمەوانەیە ینی ئەگەر بە شێوازێکی زانستی بەکاری بیانی کێشەینە بەڵامەوەی کە لە بەیانەوە تاشە و خەریکێ بێ بە دڵنیایی ئەبێتە هۆکارێ بۆ ئەوی کەم نیشانەکانی خراپترکە بەڵام بەگشتی تووشی نەخۆشی دەرونی ناکات بەڵام نیشانەکانی خراپترەکات دکتۆر لە زۆر خێزانای بیستین
کۆمەڵێک دەستەواژە کە دایکان و باوکان بەکارێنن لە پەروەردەی مناڵەکانیانە هەم مناڵی من تەواو نییە تۆ شێتی بۆ واکەی هاروهاجی بۆ ئیلە ئاخیری ئەمانە تا چەندێک واکە ئەو مناڵە باوەڕ بەخۆی بێنێ هەر بەڕاستی ئەم تەواویان لەناو کەوانەیەکە حرمەتەن وشەی شێتمان هەیە ئەمە زۆر جار بەداخە و شێ بەکارێنی کە ئەو مناڵێت پێی وابێ ئەوەیە کە باهودایکی ئەڵێ بەو شێوێتتر مامەڵە هەلا هەمووی خراپتر مامەسا لە شکاندنی منداڵ لە مەجلیس و لە شوێنانە ئەساسا من دوێنیاوی کە دوێنێ لە سوپەرمارکتێک بووم لە سلەیمانی مناڵێکی تەمەن 4-5 ساڵ بوو لە دایکی وتی ئەو پسکتەمەوێ هەر ئەوەی وت کە چی دایکە قسێکی زۆر ناخۆش پێ کرد ئەوەنە شکاندیەوە نەختێما و لێشیدا مناڵەکەش گریان ڕاستەکەی خۆم ناسم بەڵام خۆم زۆر پێم ناخۆش بێ مناڵەکەس بەچی کردی بێت واتە ئێمە بەچی بکەینە بێ ئەو شێوازی پەروەردەکردنە بگۆڕین زۆر ڕاستە دکتۆر بابەتێکی تر هەیە هەر پێوەست بە پەروەردە یاخود شپرسبوونی مناڵ باسی قوتابخانەکەین زۆر با بڵێن 20 مناڵە چنە قوتابخانە ڕەنگە هەنێکیان چۆن نردوو تاوا بێتەوە بە پاک و خاوێنی جامتاکی لە شوێنی خۆی کتێبەکانی قەڵەم وەی لاخری بەڵام هەنێکی شپرزە پێڵاوەکەی پیس بۆ جلەکەی شل بووە خۆی لە تێکی تێکداوە شتی خواردوە خۆی ڕشوە ئەمە تەبیعەتە ڕانەهاتنە ئاساییە یاخود ئەمانەش هەر گرفتی دەرونین ئەمانە بەگشتی گرفتی دەرونی نەخێر بەڵام ئەم ڕەفتارانە کە بابین ڕەفتارێکی زۆر باش نییە ئەمە زیاتر فێربوونە لە باوکو دایک یاخود خوشک و برا مناڵ بە قسەکردن شت فێر نابێت بەتابەتێوانی 5-6 ساڵە تا 3-4 ساعت قسەی بۆ شت فێر نابێت سەری ڕەفتار دەکە واتە ئەم ڕەفتارە فێر بووی تریان زیاتر لە ماڵەوە باوکو دایک خوشک و برا لەوانە فێر بووە بەڵام زۆر ماڵشەیە سندینی باوکو دایکە خوشک و براکان هەم شتەکان لەجێ خۆیان مناڵەکەش ئاوا دەرەچێت بێ ئەوەی یەک وشێک بلێن لەگەریان واتە زیاتر لاساییکردن و فێربوون سەری ڕەفتارەکە دەکات بەڵام بەگشتیوان نیشانی نەخۆشی دەرونینی زۆر باشەکە دوتو ئەگە بینە سەر ڕێگە چارەکان دەبێت چی بکرێت ئەگەر لە خێزانەوە دەست پێ بکەین دایک و باوک چ ڕۆڵێکیان دەبێت لەوەی کە منداڵەکەیان تووشی نەخۆشی دەرونی نەبێت لە ڕاستی ئەمە ناتوانین ڕێگای کە بێ نەهێلی نەخۆشی دەرون ڕووبدات زۆر قورسە بە تایبەتی لە مناڵە قورسە بەڵام ئەتوانین وای لێ بکەم ئەم نەخۆشانە بەرەو باشی بڕۆن و نیشانەکانی چاک بکرێنەوە ئەبێ ئیش لەسەر یەکەم باوکو دایک بکەین ئەبێ باوکو دایکە و ئامادەیان تێبێ یعنی اعتراف بۆ بکەن کە شێوازی مامەڵەکردن هۆکارێکە کە مناڵەکان خراپ ینی بەرەو خراپیە بڕۆ مەسەن زۆر باوکو دایکە بینم مثلا کە دێ بۆلام ئەلێ دکتۆر نەسیحەتی دە قسەی لەگەرا کە پێی بڵێم شتای غەڵەتان پێ لێم ئەو مناڵە توانای ئەوانێ لەو شتەیە تێبگە ئەمە سەری ڕەفتارمانەکە لەبەر ئەوە بێ باوکو دایک تێبگەنینە کە میشت کە ئەمە توان بڵێم قورسترین هەنگاوە یان شتێکی دیکە هەیە زۆر جار دایک و باوک بە میوانەکە لە لی تووڕەبە چای لێوەین کە ئەوە ژێ ینی ئەوژر بۆ خۆت پێما بەزیانی هەیە بەڵێ واتە ئێمە ئەبێ هە بیر و باوری باوکو دایک بگۆڕین کە ئەم مناڵە چۆن باش دەبێت بە قسەکردن مناڵ باش نابێت سەری ڕەفتارمانەکات واتە ئەبێ لە باوکو دایکەوە دەست پێ بکەین بەڵام کەی بینم لە واقع زۆربەی کە دێم بۆ لای پزیشکان باوکو دایکالیان دکتۆر هەنام ئەمانێ باشکەین کاتێک ئەلێم ئەمێ ئێوە باوکو دایکەش بێن لەگەر ئێوە دەست پێ بکەم قەناعەت ناکەن واتە کە قەناعەت نەکەم پێم شتێکی وامان بۆ ناکرێت لەگە مناڵەوە بێ لە باوکو دایکەوە دەست بکەین لەگەر شێوازی مامەڵەکردنیان لەگە پەروەردەکردنی لە ماڵەوە دکتۆر هەر لە زمانی ئەو چارەسەرکردن ئەوەی کە بەشەڵام مناڵەکان دوور بن لە کێشە و گرفتنە شت هەیە ڕەنگە لای ئێمە پێمان وابێ زۆر سادێ پێم خۆش وەکو پزیشکێکی پسپۆر ڕئید لەسەرم بابەتە چییە مناڵێک 5 ساڵە یاخود 4 ساڵە منەچم بۆ بازار چەکی بۆ کڕم چەکی باغینی بۆ کڕم شمشێری بۆ کڕم کۆمەڵێک کەرەستە کە کرێ با بڵێن ئەمانە بۆ تەمەنی مناڵ هەر بەکاری نێنین ئەمە چی ینی لە مناڵێک دروستە کاسبەی ئەبێ چۆن بیر بکاتەوە دەست خۆی پرسیارێکی زۆر جوانە ڕاستەکەی کە ئەوەی کە لە کۆمەلگای خۆمان بینین کوڕەکەی تر بۆیە 5-6 ساڵە بێ بڕات چەکی بۆ بکڕێ ئەمە واتە ئەوە پێشاندا کە ئەو خێزانێکی تونند و تیژن ئەمان ناتوان بلێمە کە هۆکارێکە بۆ نەخۆشی دەرونی بەڵام وای لێکام کەسە تونند و تیژ دەرچێ وای لێ بکە لە ئایندار شتێک بێ بەدەست بهێنێ بە تونند و تیژی بەدەست دێنێت واتە لە گەماوەکی درێژخان توانم بڵێم هۆکارێکی خراپە بێ بۆی کە کەسێکی تونند و تیژ دەرکەوێت جگەلەوەی کاگەر هەیە بەو چەکە سەرعازەتی مناڵەکانی تر بداتەوە هەبێت دکتۆر ینی کاک دانیان
لە کۆڵان مناڵێکم بینی ڕیزێک ڕوومانەی بە خۆی و بەست بجار ڕەنگێکی سەوز زۆر بە کوالەتی بەرزیش دروست کرابوون هەر هی ئەوە نەبووە کە مناڵ بوو یەکسەر پێویست ناکە گومانی ئەوە بەری ئەمانە ڕاستین ڕەنگە تۆزە تەمەنی گەورەتر بە هەرگومانم کرد ئەم ڕوومانانە پێوەی ڕاستین ئەنی ئەمە زۆر گرفتە بەداخەوە ڕاستە کاک دکتۆر شتێکی دیکە کە ینی دڵنیام خۆشە زۆ باژاکاداری دایکان و باوکان ینی ئامادە نین عیلاج بن بە منداڵ کاتێ منداڵێک تووشی نەخۆشی دەرونی بێت ینی دروازانێت ئەم عیلاجە ئەوەندەی دیکە خراپی دەکات ئەو عیلاجانە چین لە حەبێ لە هەر شتێک بێت کە دەدرێت بە مناڵ هیچ ئاساوارێکی خراپیان نامێت بۆ منداڵ بگشتی جۆری دەرمانەکەمێن تۆ لەسەر جۆری نەخۆشە دەرونیەکان بەڵامە لە بیرمان نەچێت چارەسەری سەرەکی بۆ نەخۆش دەرونی لە مناڵە چارەسەر بەبێ دەرمانە بەبێ دەرمان چارەسەری سەرەکی بەڵام چەند نیشانەمان هەیە مەسەن بۆن ئەو فرەجوڵەیە یاخود ئەمانەی کە دەسەوەشان توندتیژن ئەمانە پێویستیان بە دەرمان ئەبێت ئەوش بۆ ماوەیەکی کاتی ئەگەر ئەم دەرمانانە لە ژێر چاودێری پزیشکی پسپۆی دەرونی بێت کێشەی نابێت بەمەرجێک یان کاتێک پزیشکە کاتەکەی بۆ دانە سەردان بکەنەوە کێشەی نابێت بەگشتی بەڵام زۆرێک لە کەسوکارە لە خێزانە ڕێگری لەواکەن کە دەرمان بنووسری خۆشان ئامادە نابن لەبەرەوە هۆکارێکە بێکم ناڵەش باش نەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ماکوان محەممەد پزیشکی پسپۆی نەخۆشە دەرونیەکان یەخوا بە خێر بێت سپاس بۆم دەرکەوتە سپاسەکەین زۆر سپاس بێەوە لە شتان سا بە هیوادارم سوودێکم گەیاند بێ دڵنیایەوە دکتۆر گیان سپاس دەکەین خێزانەکان و لە شێوەش سا بە زۆر خۆش بێ خۆ بە خێر بێ